مجاره کدن قال کی گرینگ هيا چیه دری پیشابور سیمال کا دری پیشابور سیمال کا اون زانن هاتا گرتن یعنی کسین اف گوتنا من جبوان کسان گرینگه مثلا کسین کو اقامه نوانین اوروپی یعنی ین ولاتین بیانی هنه لروج آوای کردستانه نه تنه روژا شمیه بیل پیشیوان مایه کج روژ آوای کردستانی درکفن و وگرن هر وها کسین کو جبو نخوشی هاتنه وی داره لباشوری کردستانه نه او جی تنه روژا پیشیوان مایه روژا شمیه بیسته وی مهیه حتی وی دمه گرینگ وگرن اگر بخوازن اگر و نگرن و آسه بمینن جبر کو پشت را داری تگرد بردوام دکم لکامپا باریکا یا پنابرین روژ آوای کردستانه پرسکری که آوه درکتیه چیه؟ آف کم بویه آف پیدا نابه تانکرین گلک مالباتان والا بونه جوان نای آوه بکرن تانکرین خود تجی بکن داگرن روزانه دوی به بهتری 5000 دینارین عراقی آوه بکرن لی هنک مالبات هنه نکارن روزانه فراغ و جلین خوشی بشونش برکو آفتنه پنابرین لکامپه ده بیجن هر 5 روزان جاره که آفته جبر وی کجی او هر 5 روزان جاره که یعنی هفته جاره که دکارن سری خوب شون لکامپا باریکایا عربت در دور 10,000 انسان کس پنابر لیدمینن تشته گیدن جوارا بیجم آفتنه بسر آوه بیکاری یعنی کارجی تنه بیکاری هیا هنه کس هنه دچن در و کار دکن لی چی قزنج دکن یعنی برای این قزنج دکن روزی 10,000 15,000 دینارین عراقیه او جی تیرا کرینا آوا واناکه دوو مانگە کەم ئاوی تەنگی بە شوان و دانیشتوانی دیکەی کەمپی باریکە لە عەربەت هەڵچنیوە 5 ڕۆژە لە چاوەڕوانی پێدانی ئاوی کەمپەکە جارێک ئاوی کڕیوە و 2 ڕۆژە ئاو لە تانکیەکانی نەماوە هاوژینەکەشی نەیتوانیوە نەقاپ و نەجلەکانیان بشوات ئاومان زۆر خراپە ئاو نییە هەر لە کامپ هیچ نییە هەر 5-6 ڕۆژە جارێک نیو سەعەتیێت سێر بسەعەتیێت و زۆر کەمە والله ئێمە کاتنا 5 ڕۆژە هەفتیەک خۆ ناشۆردن بۆ لە کەمی ئاو نییە یعنی ئێستا هاوین دەست پێ کرد هەر کۆڵانێکی ئەو کەمپە بگەڕیت خەڵکەکەی داد و بێدادێتی لە دەست بێئاوی چونکە تانکێشینەکانی سەربانەکان و ڕەساسیەکانی بەردەم دەرگاکانیش هەر خاڵیە لە ئاو خدای ئاڤنینە کەمپە هەمە فەقیرن و ئاوێ دکردن بێجەم دخوازنم کە وەکە گوتی اون جیاریکاریامە بکن اون دەنگهێمە بگهێنە ئێمەزن ئاڤنینە بخۆدی عالم فەقیرن بزۆرە خۆ داعیشێن ئەمێ هەر درۆژە ئەمێ ئاوێکردن هەر درۆژە ئەمێ ئاوێکردن ئافتنەی تنێ بجارگیر ئەی چۆن ماڵەوە پاخش دەکرد وەڵام پام دکڕن هەروکی نام دکڕن چەند ڕۆژە جار دەکرد والله هەروکێریەکی نام دکڕن بە چەندی ئاو دەکڕن 30,000 بە شوێ دەکەن وڵە باش مام چ بکن مامیان خۆ نەشون قاپ نەشون خوارن چی نەکرد ئەو مام چ بکن داواکاریە چییە داخوازەوە داخوازێمە بەلە ئاویش بەربەردن و هەمە تشکیلی نافی بۆ دابینکردنی ئاوی دانیشتوانی کەمپی باریکە لە عەربەت لە ساڵی 2014ەوە پشت بە 5 بیر بەستراوە بەڵام 3 لە بیرەکان وشکیان کردووە و دووەکەی دیکەشیان لە سەداسی ئاوی تێدایە قەرارە لە مەرحەلەی یەکەمە ئاستی بیرەکان قوڵتر بکرێت ئەگەر بەمە کێشەکە چارەسەر بکرێت ئەوە بڕیاری دووەم جێبەجێ ناکرێت کە بڕیارە لە خاڵی دووەمە ئەگەر بە قوڵکردن چارەسەر نەکرێت بیری نوێ هەڵبکەنرێت بۆیە ئومێدمان هەیە ئینشاءڵڵا لە کاتێکی نزیکدا ئەم کێشەیە چارەسەرەگرێت کەمپی باریکە لە عەربەت تایبەتە بە کوردانی ڕۆژاوای کوردستان و زیاتر لە 10,000 پەنابەرتیدا دەژین جگە لە کێشەی ئاو کێشەی دەستکەوتنی کار و بژێوی ژیانیان هەیە نزیکەی ساڵێکە کڕینی ئاو بە تانکەر بووە بە بەشێک لە ژیانی ڕۆژانەی کوردانی ڕۆژاوا لە کەمپی باریکە چونکە تاوەکو ئێستا ئایندەی چارەسەرکردنی کێشەی کەماوی لەو کەمپە بە ناڕوونی ماوەتەوە و دانیشتوانەکەشی هەر ڕۆژە و بە هیوای چاکبوونەوەی کێشەی ئاویان ڕۆژ دەکەنەوە لە شاوەختەی ڕووداوە کەمپی باریکە لە عەربەت